ئەوکە ئێستا ئێمە هەستی پێەکەن ئەوەیە کە پارتی خۆی پەشیبان بۆتەوە لەو دەست پێشخەری کە ئەو ڕایگەیاندووە و باس لەوە ناکات کە پێویستە گۆڕانکاری لە هەر سێ دەستگای سەرەکی لە سەرۆکایەتی هەر سێ دەستگا ئەنجام بدرێت تەنها تەرکیز ئەکاتە سەر یەک دەستگا کە بریتە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ئێمە بۆچوونی من ئەوەیە کە ئەمە نەکرد کێشەکان چارەسەر ناکرد باکو کێشەیەکی تریش دروست ئەکات و کاتێک کە بانگەوازێکی یاخود دەست پێشخەریەک یا پرۆژەیەک ڕائگەیەندرێت ئەو لانەی کە ڕائگەنێت بۆ ئەوەی متمانەی خەڵک بە خۆی و ڕازگۆیی خۆی بپارێزێت پێویستە بەردەوام بێت لەسەری نەک پاش ئەوەی کە یەک کۆبوونەوە کرا یەکسەر هەواڵەکان بەو جۆرە بێت کە وازیان لێهێناوە بیر لە شتی تر ئەکەنەوە. لەبەرەوە وازهێنان لەم پرۆژەیە یاخود لەم دەست پێشخەریە پێم وایە ئەمان گەڕێنێتەوە سەر دۆخی چەقبەستووی پێشووی هەرێمی کوردستان و کارێکی وا ناکات کە دەرفەتێکی باش بێتە ئاراوە خۆی لە هەر وڵاتێکا بێت. من پێم وایە ئەم مەسەلەیە زۆر بە ئاسانی چارەسەر ئەکرات چکە هەر ڕێککەوتنێک لەم بارەوە بێتە ئاراوە تامانجی نوێیە. یعنی ئێستا ئەگەر ئێمە هەموو بە پێنج لایەنە سەرەکێکە ڕێککەوین بەرنمەیەکمان هەبێت تەنها ئەگەر ئێستا ڕێککەوین ئەکاتە 8 مانگ تەنها بۆ 8 مانگە و ئەمەش ئەو حکوومەتەی کە پێک دێت یا ئەرچی ئەو حکوومەتەی کە لەم ڕێککەوتنە پێک دێت بریتە لە ئامادەکاری پێویست بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە مانجی ئەیلولی داهاتوو و ئاساییکردنەوەی دۆخەکە. ئەوەی کە ئێستا لە ئەرەدایە من ناتوان پێشبینی هیچ شتێکی بکەم چونکە هەموو شتێک تێکس و پاشەوەی کە هەستمان کرد پارتی وازی لە دەست پێشخەرەکەی خۆی هێناوە و توێژەکانی بە ڕێسکەیەکی ترا بردۆ کە پێم وانە لە خزمەتی پرۆسی سیاسی دابێت.